بەگومان کاتێک قوتابیەک دەچێتە قۆناغی دوانزە و قۆناغێکی هەسیارە بۆ ئەوی داهاتووی خۆی بنیاد بنێ، بەگومان ژینگەی کە بۆی دابین دەکرێت ئەو خێزانەی کە تایدایەتی و پاڵپشتی دەکات کاریگەری ڕاستە و خۆی لەسەر دروست ئەکات و زۆر جار ئەم خێزانە ئەبنە هۆکارێکی سەرکەوتن بۆ ئەم قوتابیە. ئێمە لێرەوە باس لە ئەزمموی خێزانێک دەکەین کە دوو قوتابی سەرکەوتویان هەیە لە قۆناغی دوانزەدا، باز لە ئەزمموی خۆیان دەکەین و باز لە شێوازی سایکردنی ئەم دوو قوتابە جوانە دەکەین و هەروها پاڵپشتی خێزانەکان و دایک و باوکیان بۆ ئەم خوێندکارانە تا چۆنە گرنگی و کاریگەری هەبووە. ئێمە گفتوگوی ئەم بابەتە دەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر فەرەیدون سعید و هەروها شەم فەرەیدون قوتابی سەرکەوتو و هەروها بەختەوەر فەرەیدون قوتابی سەرکەوتو کە لە ستۆدیۆ لەگەڵمان یاخوا بەخێر بێن لێرە و پیرۆزباییتان لێکەین هیوای سەرکەوتنتان بۆ خوازی ئینشاءڵڵا. ئینشاءڵڵا لە پلەی زۆر بەرزتر و باشتر ئەتان بینین. ئامین ئینشاءڵڵا. دکتۆر فەرەیدون با لە تۆ دەست پێ بکەم یاخوا بەخێر بێت و پیرۆزبایی لە مناڵەکانیش دەکەم ئینشاءڵڵا لە پلەی بەرزتر و سەرکەوتوتر ئابینینەوە و تا چەندێک ئێوە خۆتان چاوەڕێ ئەم دەرەجە بوون و وەروەها دڵخۆشم بۆ دەرەجەی کە منداڵەکانت هێناویانە. طبعا ئێمە سوپاسی خۆی گەورەکەین الحەمدولillah خۆی گەورە. بگومان هەسێکی زۆر خۆشەکە مناڵەکانی بینێتەوە لەو ئاستەیە وەروەها لە چاوەڕوانی لەوانەیە زۆر باشە لێ کرد بێتن کە ئەوانیش توانیانە ئەو دەرەجە باشە بەدەست ئەمڕۆ بۆ دڵخۆشی کۆبووینەتەوە بەس داینەوە لایتەوە شەمگیان ئەسڵاوە لێوێ خۆشحاڵین کە لێرەی بەڕاستی قۆناغی دوانزە قۆناغێکی هەستیارە بۆ تۆش بۆ شێوازە بۆ ئۆسترسێکت هەبوو چاوەڕێ ئەوە تەکرد کە ئەو ئەنجامە بەدەست بهێنی. خۆی گەورە ئەمەی لە نسیم نووسیۆن و طبعا پۆلی دوانزە شتێکە کە تا بڵین ینی ئەتوانین بڵین کە گەورە کراوە زیاتر. پۆلی دوانزە تەنها ئەوەیە کە تۆ هەموو ڕۆژێک بەرداوامی تقریبا لە هاوینەکەەوە من دەستمان پێکرد هەتاوەکو ئەخیر ڕۆژی بزاری وەگە تۆ هەموو ڕۆژێک بەرداوامی لەسەر سعی و لە خۆتی تێکنی هیچ ڕۆژێک ینی بیکی بە ڕۆتینێکی ژیانە ئەو کاتە لەلات خۆشە بێ و هەروە سعی زیاتری شەکەی تقریبا ئەگەر کەمیش سعیکەی بەڵام هەموو ڕۆژێک سعیکەی بە بەرداوامی ئەوە گرنگە لە پۆلی دوانزە. کاتەوە بۆ تۆ گرنگ بووس ئەتوانی بڵێ سوودم لە بینی وەلو لەلایەنەوە یعنی کردومە بە ڕۆتینی ژامیای ڕۆژێک بێ سعی شتێکی سیر بووە ئەبووە هەموو ڕۆژێک سعی بکرێت. شەمگیان کۆنمرەت چەند بوو چەند بەدەست هێنا؟ من توانی ئەم ساڵ 9.4 بەدەست بێنم کە کاتە چارەمی هەرێمی کوردستان. یاخوا پیرۆزە بێ ئینشەڵڵا هەر سەرکەوتوو بی. جیاوازی سایکردنی ڕۆژانە و کاتی ئیمتیحان چیە شەمگیان؟ بەڵای کاتی ڕۆژانە طبعا ئێمە مەکتەبەکەمان تقریبا 1.5 ئەو ناوە تاوابین جا کاتی نەماڵەوە تقریبا زۆر هیلا بنەها عسرەکەیوانە ئەو بوو کاتی داوامی ئاسایی ئەرەوە عنی ئەمە ڕۆژانەها چۆن وەرزیەکەم وەرزی دۆمانە کە ڕۆژمە ماڵەوە تقریبا 8 ساعت سعیمە کردەکە زۆر سعیم کردا بە پێ ڕۆژەکە بوو جایوا بوو سعی زۆرمان لەسەر بوو جایوا بوو کەممان لەسەر بوو وەقەتیش هەوڵم نایە زۆر پێشکەوم چونکە نەمەتوانی و خۆم نەمەتوانی سعی بکەم و زۆریش دوانە ئەکەوتم هەر لەگەڵ مامۆستاکەمە ڕۆشتم بەڵام لە کاتی ئیزنەکە طبعا کاتی زیاترمان هەبووە من مەکتەبەکەم ینی من کەسێک منەوە تەلبانی کە لە ماڵەوە زۆر بێتاقە دەبوو بەتەنیا ینی دایمنە ڕۆشتمەوە بۆ مەکتەب لەگەڵ مامۆستا سعیمە کرد لە ئیزنەکە هەتا ساعت 5 ئێوارە دوایش کە گەڕامە ماڵەوە کاتەش لە شەوەکە کەمێک سعیمە کرد جا بەیانیان زوو هەڵەسان بۆی کە شتەکان کە لەبەرەکرێت ئەوانە بکەم چونکە لەبەرکردن نەکاتی بەیانیانە زۆر گرنگە. زۆر باشە با بچین لای کاک بەختەوەر زۆر بەخێر بێت پیرۆزت بێت و کۆنمرەکە چەند بووە وەروەها پێوان بڵێ شێوازی سایکردنت چۆن بوو؟ من بەختەوەر فەرەیدون توانیم کۆنمرەی 9.4 بەدەست بێنم پیرۆزی سێمانی و 11 هەرێمی کوردستان. الحەمدولillah سەرەتا زۆر سپاسی خۆ ئەکەم و هەروەها شێوازی سعیکردنی من ئەو بوو کە لە کاتی مەکتەبدا توانیم شێوازی سعیکردنی من ئەو بوو لە کاتی مەکتەبدا ینی تا ڕادەیەک لە شەم کەمتر سعیمە کرد هەتا ینی ئەو پەڕی 3 ساعت 4 ساعت تەلەبەیەک بووم ینی زۆر حەزم لە سعیکردن. کوڕ هەروایە کەمتر سعیەکە لە کەس کوڕ هەتا دایانی خەڵی بکە ئیتر بۆ ئیزنەکە زیاتر ینی هەوڵێکی زیاترە لەو کاتە چاو مەکتەبە چونکە لە کاتی ئیزنەکە کاتمان زۆر بوو ینی بۆ مراجعە و ئەم شتانە ئەم شەڕێ هاو بەسەرە ئەم شەڕی ئێران و ئەمریکا بۆ بەعوتڵەیەکی زۆر ئیتر توانیم سایەکی باش بکەم لەو کاتەیە سوودێکی زۆرم لە ئیزنەکە بینیەوە هەروەها مامۆستاکان کە هەنێ پرۆگرامیان
دانابوو پرۆگرامی زیرۆ مستی کە ینی کۆلێژی ساحەدین بووین بەڵێ ئەجا کە ئەوە سوودی هەبوو بۆ هەردووکمان بەیانیانە ڕۆشتین تا ساعت 4 و 5 مەکتەبە ماینەوە دوای شەوانە هاتینەوە ئیتر بۆ ناخواردنەوەی تر ئیساحاتێکمانەکرد و بەیانی شەرەمان شد دووبارە بۆی دەستان خۆش بخوا کاکتۆر بینەوە لای بەڕێزت ئیشەئەڵڵا هەمیشە دڵخۆش بی قەت بێتاقەت نەبی و پێمان بڵێ چۆنە هەردووکیان لە هەمان قۆناغن ڕەنگەندێک کەس وا بزانێ دوانن وا لە هەمان قۆناغن بەڵێ لە ڕاستیە دوانە نین بەڵێ بەس بەختەوەرە ئەوە تەمەنی خۆیەتی 18 ساڵە بەڵێ شەمخان بچووکترە بەڵام لە طبعا لە قۆناغی 5 ئیبتیداییە کاتی خۆی ئیمتیحانێک هەبوو لە وەزارەتەوە بۆ تەلەبە بەهرەدارەکان نەکرا ئەوانەی کە بەتوانا بوون ئیمتیحانیانە کرد لە پۆلی 5 هەر کەسێک بیتوانایە دەرەجەی پێویست بێنێت و لە ئەوائیلەکان بێت 5 قۆناغی 6 ئەبڕێ ئەچۆ پۆلی حوتەوە ئیتر سوپاس بۆ خوای گەورە شەم کۆڕۆناکە بۆی بوو بە خێر و بەرەکەت لە کاتی ماشەڵڵا هەر لە منداڵێکی بەهرەدار و زیرەک بوو لەخوا بەزیابێت طبعا هەردووکیان هەر لە کۆلیجی بەهرەداران بوون شەمەکیان لە 5ەوە یەکسەر چووە حوت چونکە لەسەر ئاستی هەرێمی کوردستان توانی بەرزترین دەرەجە بێنێ و 6 نەخوێن ئیتر گەیشتەوە بە براکەی کاتە بۆ ئێوە خۆش بوو بێکەوە سەعیتانە کرد والله يعني من جاري وهبو من خاو شتم فێرە بووم ینی پێویستم زۆر بە پرسیار حەلکردنەوە بوو بەزم باشتر تێگەیشتر هەموو کاتێکە پرسیارەگیرمەوە یەکسەڵامەکردەوە وەختە بووم هەلکە یارمەتیم بە لەگەڵمە کاک بەختەوەر تۆ تااقەتەوە هەبوو لەگەڵ خوشەکە سعی بکەی بۆ سایگرم پێکەوە نەماگە بەس ئیتر پرسیار و شتمان هەبێ لێ ئەگەر شتێکتان پێویست بووە ئیتر بەیەکمانەوە یان بۆ من نەجای وا بوو من پرسیارە چاقیم جایوا بۆ ئەوە چاقی جایوا بۆم بابەت تێنەگەشت بۆ ئەوەی باسەرمیان من تێنەگەشتم شەڕە پرسیاریان نەکرد و شەڕە عیلمیان نەکرد دکتۆر فەریدون تا چەندێک خێزان گرنگە بۆ قوتابی بۆ ئەوەی کە ژینگەیەکی لەباری بۆ بڕەخسێنێت کە بتوانێت لانی درونی ئارام بێت و باشتر سعی بکات و هەوڵ بدات واللهی زۆر گرنگە یعنی ئەوە نقطەی ئەساسە طبعا لە قۆناغی سەرەتاییە تەلەبە هیچ بەرپرسیارەتێکی نییە منداڵ هیچ بەرپرسیارەتێکی نییە هەموو بەرپرسیارەتی گەورە ئەکەوێتە سەر دایک و باوک لە ماڵەوانێ و لە مەکتەبیشە ئەکەوێتە سەر مامۆستا یعنی ئەو منداڵە تۆ چۆنت بوێت ئەتوانی پێی بگەێنی و ئەتوانی پەروەردەیکەیت بەڵام گرنگ ئەوەیە دایک و باوک پێکەوە هاوکار بن زەحیە بە خۆیان بن خۆیان ماندووکەن هەندێ مەشاکیلی ورد هەیە بیخەنە ئەولاوە لە پێناوی گەشەکردنی مناڵەکانیانە چونکە ئێمە بەڕاستی بەرپرسیارەتی کە خوای گەورە فەزلی پێوین مناڵمان ببێت بەرپرسیارەتیە ئەم بەرپرسیارەتی پێویستە خزمەتێکی جوان بکرێن و بە ئاڕاستەیەکی صحیح و تەندروست پێشکەون ئەمەش بە پشگیری هەردوو دایک و باوک ئەکرێت و ئەگەر بێت و ئەم دوانە هاوکار نەبن و تەنسیق نەبێت لە بینیانە بەڕاستی منداڵیش ناتوانێت لەسەر منهەجە صحیحەکە پەروەردە ببێت کاکتۆر هەندێک جارڵم خێزانەکە هیلاکترن لە قوتابیەکان ئەمە وایە لە ئێوەژوە بوو ئێمە زۆر زیاتر ینی خاصەتەن دایکیان بەڕاستی هەتاوکو ئێستاش زۆر سوپاسانەکەمەویش ڕێز و سڵاوی هەبوو هەتا ئێستاش هەر نەهاتۆتەوە تایم ماندووبوونێکی زۆر ئەرکێکی زۆر چکە لەوەی کە پێویستیان بە خزمەت هەیە لایەنی دەرونیش سترێسێکی زۆری لەسەر بۆ بەڕاستی و ئەرکیشیان قرس بۆ ئەمان بەڕاستی چونکە دیراسیان ئینگلیزی بوو و چاوەڕێشمانە کرد دەرەجەی باش بێنن ینی وەلحاصڵ ئەو پەڕی جوهدی کرد و ماندوێتی کرد سوپاسی ئەەکەم و خۆی گەورە جەزای بەخێری باتەوە هەتا نەچوونەتە کۆلێژ هەنێ ئیشیان پێ بکەن حەقیان لێ بکەنەوە کاکتۆر لە ماڵەوە حەقی خۆیەتی زە باشە شەنگیان ئایا حەز بە چ بەشێک و پێش ئەوەی کە پشتە پۆلی 12 هەوڵ بۆ چ بەشێک ئەیە
والله وەکو خۆم من دایمەن حەزم کردووە لەبەر دایک و باوکم هەر دەرەجەکە بێنم ئینشەڵڵا بەستر حەزیشم لە بەشە تۆبیەکانەوە بەڵام زیاتر حەزم لە بەشی بیرکاریە بەس ئیتر هەلی کار ئەو شتانە بۆ بیرکاری زۆر نییە بۆیە هەر حەزەکەم بچمە تۆپەکە لە ئاخیرا ئینشەڵڵا بەتەوەی پزیشکێکی ئینشەڵڵا ئەی کاک بەختەوە وەربەڕێزت والله من هەر لە کۆنەوە هەر حەزم لە بیرکاری و ڕەسم کێشان و یعنی هەندەسی بوون زیاتر هەر ئەگەر بزان یعنی لە دەفتەر وشتم هەیە ینی جاری وا بە دەرسەکە کە زۆر دووبارە بۆ من ئیتر دانیشتومە ڕسمی هەندەسیم کێشەوە وەکو حەزێکی زۆر لە هەندەسەیە بەس ئیتر جارێک لای نەبوونەتەوە جارێ من یەک لای نەبوومەوە هەڵێن زیاتر بڕۆمە تۆباڵەکە کاکتۆر لەبەری خۆت ئەوها دکتۆری خۆتمانیوانیش بنێویت دیشکی بۆ بۆنەوە واللهی خۆی بەداخەوە ئەوە کێشەیەکە لە وڵاتی ئێمەیە یعنی لە وڵاتان بەهرەی منداڵە خوێندنەوەێت بۆ چونکە هەموو لە کۆتاییە هەموو میهنەکان یەکسانن بە یەک بەڵام لە وڵاتی ئێمەیە بەداخەوانێ هەموو میهنەکان یەکسان نین ئەبێ ئێمە خەڵک ئامادە بکەین منداڵ ئامادە بکەین بۆ ئەوەی چۆن سبەینێ لە واقعە ئەرکی ئەبێت و کاری ئەبێت و بێ ئیش نەبێ لەو ڕوانگەیەوانێ من حەزەکەم بچنە کۆلیجی پزیشکی لەبەرەوەی لە وڵاتی ئێمەیە هەلی کاری زیاترەوە طبعاً من خۆشم پزیشکم زیاتر ئەتوانم هاوکاریان بکەم هەم لە کاتی خوێندنەکەیە هەم دوای خوێندنەکەش بۆ ئیشیان بۆ بدۆزمەوە خۆی گەورەی باش ئەویان بکەن ئەگینەوەکو حەز هەردووشیان حەزیان حەزێکی هەندەسیان مشکێکی بیرکاریان هەیە بەڵام ئیتر ئەکەوێتەوە سەر زۆرۆف و خۆی گەورەش چی خێریتایە ئەویان بەنسیب بکە حەزەکەی شۆلێک ئەش نەگەر بڵند دوانم ینی لەوانەکە کاکتۆر قەت نەهاتن بۆلات بڵێن بێتاقەت بووین سعیمان بۆ ناکرێت تۆ بڵێ ئێمە دەربچین ئەهاس قوتابی سترێسێکی هەیە زۆر جاروای لێکە پەنابەرێ بەر خێزانەکە یان ساربوونەوەی ڕووی تێ بکات بەختەوەر سترێسی هەر نەبوو ینی بە فەزلی خی گەورە یعنی طبعاً زۆر زیرەکتر بوو لەوەی کە لەو دەرەجەیەکی ئێستا هێناوێتی بەڵام وەکو طبیعەتی کوڕ وەکو یعنی بەڕاستی لە سترێسی نەبوو یعنی من نەبینی هیچ ڕۆژێتەنانت لە کاتی امتحاناتیشە هیچ سترێسێکی هەبێ شەم سترێسی هەبوو بەڵام مسایتر بوو یعنی تەوازونی خۆی ڕاگرتە بوو لەبەرەوەی ڕۆژانە ڕەنجی خۆی بە خەسار نایە و هەتاوەکو تەواوی نەکردایە منهەجی خۆی هەڵ ناسە هەینتەنە هەل لە مناڵیشە کە ئاهاتەوە لە مەکتەب لە 1 و 2 ئیبتیدایی بە پێڵاوەکانیەوە لە بەردەم مەدخەلەکەیە سعیەکەی تا تەواو نەکردای ناهاتە ژوورۆ زۆر جدی بوو سعی خۆی تەواو کرد ئەنجا ئاهاتە ژوورۆ و ئیتر دوای یاریە کردو ئەو شتانە جاشم پێمان بڵێ بزانم چێ یادگارێکی پۆلی 12 هەیە خۆش بێ ناخۆش بێ بزانم چی دەمێشکامەوەتەوە یادگاریەکانمان هەمووی بوو وەڵایی یادگاری هەر تقریبا بەس هەموو هاوڕێکانم ینی هەر ڕۆژێکی پۆلی 12 زۆر زۆر خۆش بوو ینی دایمەنی ژووتومە هیچ ساڵێک من کە پۆلی 12 بەجددی ینی من نستێمانی کچان بووم ئەوەی کۆلێژەکانی یونایتد ساینس ینی ئەو کەشەی کە بۆیان دروستکردن وەکو ئایلەوا بووین لەگەڵ مامۆستاکانمە طبعاً ینی گەڵا یادگاری خۆش زۆر یادگاری خۆشیە لەگەڵ هاوڕێکانم لە هەموو دەرسەکان ینی هەر حەزمە کرد دەرسمانە بێ ئەوە نە کەشێکیان بۆ دروست کرده بووین کە دایمەن حەزم نێبەوە هەروە لە کاتی زیرۆمەستێکیش هەر کاتێک بێتاقەت بوو بێتم زیاتر شومە بۆ لای مامۆستاکانم بەجددی یارمەتیانیان دایمەن معنویاتیان بەرز کردومەتەوە دایمەن قسەی جوانیان بۆ کردومەتوانە سعی بکە تۆ چاوەڕێ و لێکە ینی ئەوان هاندەرم بوون بەڕاستی دەستخۆشیان لێکین کاک بەختەوەر تۆ هیچ یادگارێکت هەیە لە پۆلی 12 وەڵای من زیاتر لەگەڵ مامۆستایەکمە یعنی ئەمە جگە لە ڕەفیق و چوونە دەرەوە ئەم شتانە لەگەڵ مامۆستای کیمیاکەمە کە مامۆستا شایدینەوە یادگارێکی زۆرم هەیە زۆر دەستخۆشی لێەکەم یعنی ئەو یەکێوە لەوانەیە کە زۆر پاڵنەرم بووە بۆ ئەم دەرەجەیە بێن و ئیتر کاتی ئیزنەکە و یعنی زۆر جار هەبووە من چوومەتە ناو ساحەوەی یاریگەم چوو هاتووە دەریکردوون دێت بێ سعیکەی تۆ ئەمانە چاودێرەکە لە مەکتەبیش بەسەرەوە بووە ئەو هەروەها ڕەفیقێکی ترم کە ئەویان لە پۆی 12 نەبوو تەواوی کرده بوو
بەس ئەو یارمەتی زۆری ئەوم یعنی بۆ منە هەر کاتێ بێتاقەت بووم و ئەمانە هاتووە لەگەڵ ماوتێتی باوڕۆینە دەرەوە و یعنی پاڵپشتێکی زۆر باشم بوو چونە دەرەوەشتان بەتەواوەتی تەرک نەگرو ینی بەشی خۆتان ئەتانتوانی کاتی باش بەسەر بەرن چکە هەندێک قوتابیمان هەیە هێندە فشارێکی زۆر لەسەر خۆی دروستەکە کە هەستەکەی ئەمە ئەنجامێکی باشی نابێ بۆم قوتابیە لە بۆ چوونەوە دەرەوشت بوون منە هەفتەی جارێک یا 2 هەفتە جارێک پێنجشەمان ڕۆشتومەتە دەرەوە هەستە کرد بۆ ئیسراحەتەکەی لەو کۆشانێک کە هەت بووە ئەو چوونە دەرانە زۆر سوودی هەوەی ئەم هەموو بەسەر کتێبە و تااقەتە ناوە جا خاصەدە من کوڕم بۆشتانە تااقەت ئەجا لەگەڵ مۆبایلیش ئەمەش یەکێکە لە کێشەکان بەس من مۆبایلم لا نەبرە هەتا ئیزنەکە هەر مۆبایلم پێ بووە سۆشیال میدیا و شتێکمە بووە بەس کاتی ئیزنەکە مۆبایلەکەم ئیتریا بەدایکەوەکم ئیتر هیچ خەریکینەوە بەڵام ئەو کاتاری کە بەکارتێنا چنێک بەکارتێنە ئەتوانی ئەوە هەر ئەو بوو یعنی بۆن منە پرسیارێک لە مامۆستا بکەم یا بۆن منە ئاوا دەدەقەیەک لە ئینستاگرام بڕۆمە خوارەوە ئەویش ئەها یعنی کاتی ئیزنەکە بە مۆبایلەکەی دایکم و کاتی مەکتەبیش ئەو بە مۆبایلەکەی خۆم کرد ئەگینا وەکو یاریکردنەوە شتانە هیچم نەوە شەمگیان کێشەی زۆر لە قوتابیان ئەوەیە کە زۆر سەرچاو بەکارێن بۆ سایکردن کۆمەڵێک مەلزەمە لە خۆیان کۆکەنەوە سێری ڤیدیۆ کۆمەڵێک مامۆستا ئەکەن تۆ چۆن سعید ئەکرد و ئایا چ ڕێگایەکە گرت بووە بەر بۆ ئەوەی وەکو هاوکاریەک بۆ ئەوانەی کە ئەم ساڵ لە پۆلی 12 ئەبن طبعا من هیچ مامۆسای خصوصیم نەبووە تەنها لەگەڵ مامۆستاکانی خۆم ڕۆشتم و ئەو مەزەمانەی کە بەکاریشم هێنا هەر مەزەمەی مامۆسای خۆم بووە چەند مەزەمەی هەبوو بوون ئەم چاپتەرانە مەزەمەی هەبوو یان مەزەمەی تێسپانک و زیرۆ مستێک و ئەو شتانەی هەبووە بەس ئەوانم کڕەوە هیچ مەزەمەی دەرەوە نەکرەوە تاوان یەکەم جار بۆ عەرەبی زۆر سترێس بووم و کاتە چوون مەزەمەی مامۆسایەکی ترم کڕی لە دەرەوە وتم ئەم مامۆسایە زۆر باشەوە دڵنیام لەگەڵ ئەما دەرەجانم بەس کە مەزەمەکەم کڕی ویستم لەگەڵ ئەوە بڕۆم و لەگەڵ مامۆسای خۆشما بڕۆم زانیم کە زۆر خراپە یعنی فکرێکی زۆر خراپە و هیچ فریانە ئەکەوتم یعنی هەر سرم لێ تێکەچوو ئەم مامۆسای ئەوەی نووسی و مامۆساکەی من بۆ نووسی و ئەو شتانە مامۆساکەی من خۆی پێوتم وتی ئەگەر سیقە بە مامۆسای خۆتکەی دەرەجەکە هێنی لەگەڵیان چونکە تۆ هەوڵی خۆت ئەوانشی کە ینی سی ڤیدیۆکەن ئەها تیکتۆک لایڤ شتەکەنەوە ئەو شتانە زۆر خراپە بەڕای من چونکە تۆ ئیتر ئەو شتێکە لە پۆلای خوێنی جوان گوێ بگرە و بڕۆرە ماڵەوە ئیتر کاتی خۆت ینی کات بە خۆت کە خۆت سعیدیاکەی هەتا خۆت سعیدیانەکەی ناتوانیت هیچ دەرەجێک لە هیچ شتێکا بێنی چکە تۆ خۆت ئەبێ سعی بە خۆتکەیت مامۆستا بەس ئەوەیە بۆ شەرحەکە ڕێگا و بشانەیە کە چۆن ئەم شتە بخوێنیت و تۆ ڕۆیتە ماڵ و سعی خۆتەکەی و پێویست ناکە دیسانۆسی ڤیدیۆ شتی وا بکەیتەوە باشەیەک پرسیار ئێوە ئەو پرسیارانەتان حلە کرد کە هی ساڵانی ڕابردوو بوو ئەمە کاریگەری هەبوو لەسەر کۆشەکانتان وەڵای من وەک خۆم ینی هەتا پرسیاری زیاتم حەکیدا زۆر کەم بوو بەلامەوە بەڕاستی ئێمە مەزەمەی زۆرمان هەبوو هی پرسیار خۆڵ ناگرێ وڵا بەس ئیتر ینی زۆر پرسیارم حەلەکەی هەموو وزارەکان حەلەکردەوە تەمان پێش ئیمتیحانی شەوانە ئیتر هەتاوکو عسرەکەی هەموو منهەجم تەواو کرد لە عسرەکەی و ئیتر ئەهاتم لە 2021 ئەوانەوە هەموو وزارەکانم حالە کردەوە چکە وزارەکان زۆر سوودیە و پرسیارمەبینی کۆپی پێست هاتبووە لە وزاری خۆمان ئاها بەو شێوازە هەر شەوەکەی هەمویان مەکردەوە پێش ئەوش لە کاتی مەکتب زۆر خەریکی وزاری شد باسێکە من کاتی خۆم بیرەکە سترسێکی زۆری هەیە ئەو قۆناغە کاک دکتۆر بگمان ئێستا هەندێک ڕێنمایی گرنگە بۆ دایک باوکانی کە قوتابیەکان هەیە چێتە 12 قوتابیەکیان هەیە دەوری دووەمی ماوە چی بکەن باشە بۆی کە هاوکاری قوتابیەکانیان بن زۆر جار خێزان فشارێک دروستەکە و تێڕوانینێکی هەیە و ئەوێ قوتابێکی جۆرێک لە نمرێت بەدەستێنێکەمە زۆر جارە بینین فشارێک لەسەر ئەو قوتابیە دروستەکە و ناتوانێت ئەو ئەنجام بەدەستێنێکە چاوەڕێتی طبعا پیغمبر صلى الله عليه وسلم فرمود الناس معادن انسان وكو كان زوايا ام كان زاينا هر يكو خصوصيته تايبدمندي خوي هي يعني هندي شت هي لبرورديه ولا چاوديري كردنا سرپرشتي كردن زور گرنگا من دال كيتا بولي 12 يا هر قناقيكي تروانه براستي تو ابيت ساحيكي رازاو جوان کە لەگەڵ حەز و خۆشیەکانی ئەوە بگونجێت ئەم سەحەی بۆ دروستکەیت ئەنجە ڕێگەی بێ خۆی گۆڵ بکات مەجالی بە خۆی یاریەکە بکات تۆ چاودێریەکەی تۆ وەکو مدەڕیبێک
سەرپەرشتی ئەەکەیت نایڵی تەجاوز کات کۆمەڵێک حدود هەیە ئەم حدودانی ئەوێ بۆ بنەخشێنی باشە ئەنجا مەجای فراوانەیە ئەنجا هەتاوەکو مەجال زیاتر بێ کراوە بێت بە مەرجێک تەسیر نەکاتە سەردادوی ئەو مناڵە مرتاحتر ئەبێت لەبەر ئەوە بەداخەوانێ مەسەن زەلامی وا هەیە منداڵەکەی هەتاوەکو پۆلی 11 گوێی پێ نایە بە هەر شێوەیەک ئەڕوات و ئەمانە و دەرچێ و کە ئەگاتە پۆلی 12 زەختێکی زۆر ئەخاتە سەر خۆی ئەخاتە سەر مناڵەکە لە کاتێکە سوودی نییە چونکە هەر شتێک یعنی مەسەن تۆ پەرداخێکە بەدەسەوەیە ئەم پەرداخە ئەگەر بێت و بە جوانی بیجۆڵێنی ڕەنگە چەندین ساڵ خزمەتێ بکە بناغێکە بۆ مناڵە دروست دەم خۆش کردە ئەبێ لە ئەساسەوانێ بە جوانی هەنگاو بە هەنگاو بهێنە ئەو کاتە ڕۆتینی پۆلی 12 یعنی هیچ قورسێکی تیان نییە بەڵام کێشەکانی ئێمە لە قۆناغەکانی پێشووترایە یعنی کە لە قۆناغەکانی پێشووترای گوێی پێ نادەیت لەدا کەگاتە پۆلی 12 تووشی سەدما ئەوێت هینەکە تەلەبەکە. کاک دکتۆر لانی دەرونی و لانی ڕۆحی بەشێکی پەیوەندی بە لانی ئاینیەوە هەیە تا چەرێک ئێوە هاوکار بوونوەرەوە دەستگیرۆی بوون هاانی هەردوو منداڵەکە داوە بۆ ئەوەی کە لە کاتی تاقیکردنەوەکانشداوە لە کاتەکانی ترشدا دەست بە لانی ئاینیەوە بگرن. واللهی الحەمدولله خۆیان شکر ئەهلی دین و حەزیان لە دینەکە هەیە لە خوای گەورە بەزیابێت و طبعا ئەوەی کە خوای گەورە بۆمان ئەکات ئێمە قەت خۆمان ناتوانین بەدەستی بێنین لەبەر ئەوە حتاوەکو پشتێ بەخوا قایم بێت و لایەنی معنەویت بەهێز بێت سەرکەوتووترە بێت تەنانەت یعنی ئێستا ئاینەکانی تریش کە ئاینێکی منحریفن هەموو خەڵک بۆ پێشکەوتنی کارەکانی پشت بەخوا ئەبەستێت و پشت بە ئەو یعنی پێڵێن spiritual medicine طبی ڕوحی یعنی پشت بە لایەنە ڕوحیەکە ئەبەستن چونکە ئەو بەڕاستی گرنگە و الحەمدولله یعنی ئەوەی کە ئەمان خۆیان ئیلتیزامی تەواوەتیان هەبوو و ئێمەش بەڕاستی زۆر پشتمان بەخوای گەورە بوو یعنی تەنانەت من لە ئاخیر ئیمتیحانی فیزیایانە یعنی چوومە ژوورەوە 30 جزمەی قورئانم ختم کرد وتم خوای ئەم ختمە هەدیە بێ بەس بتوانن سابێنن الحەمدولله هێنایەن کاک بەختەوەر ئێمە کاتمان کەمە بەڵام تا چەندێک گرنگە ناوەندە پەروەردیەکان مامۆستاکان پشتگیری و پاڵپشتێکی باشی خوێندکاران بکەن ئەو پاڵپشتێکە خێزانێکە لەگەڵیا بوونی ژینگەیەکی خوێندنی زۆر باش و بوونی مامۆستای زۆر باش ئەمەش کاریگەری بێ بمان لەسەر ئەو قوتابیە یەکی لەو هۆکارانەی کە پۆلی 12 دەرەجەی بەرزیتیا بێت یەکێکە لەوانە ینی مامۆستاکان لە دوای دایک و باوکو ئەو ژینگەی تیای سعیەکەی مامۆستاکان هۆکارێکی گرنگم بۆ دەرەجەیەکی بەس یعنی مامۆستاکان یەکێکنەوانی کە زۆر پاڵنەرە بن هەروەها مەکتەبیش چۆن یارمەتیدا بۆ پرۆگرام و ئەو شتانە ئەمە زیاتر لە مەکتەبە ئالیەکانە هەیە بەداخەوە لە مەکتەبە حکومیەکانە زۆر پەری پێ نادرێت و هەروەها ڕەفیق کە ئەوە کاریگەریەکی هەر زۆری هەیە چەند ینی یەک دنیا ڕەفیقم هەیە یەکێ بۆ لەوانی کە یەکەمی هەرێم بێ بەڵام چونکە ئیزنەکە لەگەڵ هەنێ ڕەفیقی ترابووە ئیتر ینی سەری لێ تێکچۆ دەرەجەی نێنەوە کە پێویست بێت و هەروەها ئیتر شەمگیان تۆ هیچیت هەیە لەسەر پۆلی 12 ڕێنمایەک بۆ قوتابیانی تر بێ کە لێرەوە بێڵێ وەکو ئاخر قسەت وڵی ڕێنمایەکەم هەرەوەیە کە پۆلی 12 تەبعاً سترێسی زۆتیە هەموو ڕۆژە سترێسەبی و ئیمانەیاتە دابزانە بەڵام ئەوەش نییە کە تووشی کە ئابە و کە ینی بە شتێکی زۆر ناخۆش نەیبینی کە تۆ چیتە پۆلی 12 من هەر یەکەم ڕۆژ چوومە پۆلی 12 نەدڵم خۆش بوو من ماساگەم من پۆلی 12 هەر هاتم ئەچوم بۆ لای ماساگەم خۆت بۆ ئامادە کردبوو زۆرم حەز دێ ینی ها حەزەکەم بۆی هەبوو ئیتر بەو شێوازە هەر بردەم بەڵام هیوا هەبوو هەر بە ناخۆشی گرتبوو پۆلی 12 پۆلی 12 ئەو هەر بە ناخۆشی ڕا بەڵام کە تۆ بەخۆشی لەگەڵ مامۆستاکانتە و جەوێکی خۆش بۆ خۆ دروستکەی هاوڕەکانە ئەوانە ئیتر کاتە پۆلی 12 خۆشە بێ لەگەڵەوە سعیکردنیش پێویست ناکە تۆ سەعات بژمێری بڵێ ئەو نە سەعات سعیم کردووە بەڵکو تۆ سعی خۆتەکی بەچڕی و ئەو شتێک کە ئەو پلانی کە ئەو ڕۆژە دانی زوو تەواوی بکەیت
و دەستکەیتەوە بە شتێکی ترۆها یعنی هەر بەردەوامی بە بەردەوامی بیکەیت و بیکەیت بە ڕۆتینێکی ژیانی ئاسانە بێشەڵە. کاکتۆرە لە کۆتاییە شتێکە بە زۆر سوپاسی ئێوەکەم سوپاسی کەناڵەکانتانەکەم سوپاسی بینەرانی خۆشەویستەکەم سوپاسی کاک بەختەوەر و شەمەخانەکەم کە سەری ئێمەیان بەرز کردەوە. ئینشاءڵڵا هیوادارم سەرجەم منداڵانی کوردستان بەختەوەر بن و دڵخۆش بنەوە لە هەر ئاستێک و لە هەر بەشێکی خوێندنیان نابێت بتوانین بە هەمومان پێکەوە خزمەتێکی کوردستانی خۆشەویست بکەین. ئێمە زۆر خۆشحاڵ بووین یاڕەبی هەمیشە سەرکەوتوو بن داهاتوێکی گەشتان هەبێ خۆشحاڵ بووین بە ئامادەبوونتان لێرە کاکتۆر کاک بەختەوەر و خاتوشم کە وەکو دوو قوتابی سەرکەوتوو ئەمڕۆ لە پامی ڕۆژ و سپاس بۆ ئەزمونەی کە گواستانەوە هیوادارین کە سوودێکی هەوێ بۆ قوتابیانی ئەم ساڵەتنە دوانزەیان دەوری دۆمیان ماوە. دەستان خۆش بێ بەخێر بن. سپاس بۆ دکتۆر فەریدون سعید وەروەها بەختەوەر فەریدون و شەم فەریدون کە لەگەڵمانە بوون. دەستان خۆش.